ئیدارەی نینەوە ڕەزامەندی داوە بە چەند کۆمپانیایەک بۆ دروستکردنی دوو پرۆژەی نیشتەجێبوون لە دەشتی نینەوە. پرۆژەکان زیاد لە 1000 خانوو لەخۆ دەگرێت. بڕیارە لە دەشتی نینەوە لە نێوان هەردوو ناحیەی بەرتەڵە و باشیک دروست بکرێن. بڕیاری دروستکردنی پرۆژەی نیشتەجێبوون لە دەشتی نینەوە کەسایەتی و سەرۆکۆزی پێکاتەکانی ناوچەکەی نیگەران کردووە. ئەوان دەڵێن دروستکردنی ئەو جۆرە پرۆژانە لە ناوچەکەیان بۆ گۆڕینی دیموگرافیای دەشتی نینەوەیە. نحن أهالي سهل نينوى عامة لا نسمح بالتغيير الديموغرافي في مناطقنا نهائيا. ئێمەی خەڵکی دەشتی نیناوە بەگشتی بە هیچ شێوەیەک ڕێگا نادەین دیمۆگرافیای ناوچەکەمان بگۆڕن. ئێمە پێکاتەکان سەدان ساڵە لەو ناوچانە دەژین. ئێمە خەڵکی ڕەسەنی ئەو ناوچانین ڕێگا نادەین خەڵکی تر لە ناوچەکانمان نیشتەجێ بکەن. بە هیوای لایەنی پەیوەندیدار پاشگەز ببنەوە لە بڕیارەکە ئەگەرنا ڕێگای تر دەگرینە بەر بۆ ڕێگریگردن لە گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکانمان. لا يدخل بيناتنا الغريب، الغريب يهجرنا مثل ما هجرنا سنة 2014. پێکاتەکانی ئەو ناوچانە دەڵێن ئەو پرۆژە نیشتەجێبوانەی دروست دەکرێن بڕیارە خێزانە عەرەبەکانی خۆرئاوای مووسڵی لێ نیشتەجێ بکرێت. خەلکی ئەو جنوب المووسڵ دێت لە منطقە سهل نینەوەی. بڕاستی ئێمە قبول ناکەین بە هەموو مکەونە عەرەب بوو، کورد بوو، تورکمان، شەبەک، ئەی تغییر دیموغرافی لە منطقەی مەساڵحی منطقەی نەبوو. وقبل ناكي حمو مكون لا سهل نينواي لا موصل قبل ناكي أي تغيير ديموغرافي لمنطقي. ئەوان پێیان وایە نیشتەجێکردنی خێزانە عەرەبەکان لە دەشتی نینەوە کێشە بۆ پێکاتەکانی ناوچەکە دروست دەکات. ئەو کێشەیەکێ بۆ تغییر دیموغرافی خۆتەن دەزانی ئەو منطقەی هەمی ئەقلیاتە و مکەویناتە. ئێمە اعتراضێکی زۆر گەورەمان هەیە قبول ناکەمەن یەک نەفەرێک بێ لێرە بێت تغییر دیموغرافی لە ئەو تغییر دیموغرافی ئێمە بە وەختی سەدامی معارەزەمان کە ئیستالەشی معارەزە دەکەمەنێ. لە دوای ڕیفراندۆم و پاشەکشەی هێزەکانی پێشمەرگە لە دەشتی نینەوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئەمە سێمین جارە هەوڵ دەدرێت پرۆژەی نیشتەجێبوون بۆ خێزانە عەرەبەکانی خۆرئاوای مووسڵ لە دەشتی نینەوە دروست بکرێت. مختارين المنطقة أو سياسيين المنطقة هذا شيء موجود. گەیلان بۆتانی کورسات نیوز شارۆچکەی بەرتڵە.